لانس ئارمسترۆنگ سڵاو لە ئامادەبووان دەکات لانس کە حەوت نازناوی توور دۆ فڕانسی بەدەستیاناوە. لە چەند هەفتەدا هاتوودا بەڕێوەبەرایەتی پاسکیل سواری UCI بڕیاری کۆتایی خۆی ڕادەگەێنێت لەبارەی یەکێک لە بەناوبانگترین وەرزەشوانەکانی سەردەمی ئەمڕۆ، ئەویش لانس ئارمسترۆنگە کە حەوت براوەی پاڵەوانەتی توور دۆ فرانسا. ئاژانسی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئەمریکا دەڵێت ئارمسترۆنگ مادەی هۆشبەری وزەبەخشی بەکارهێناوە، ئەوەش لە ڕێگەی پلانێکی نهێنی و ئامادەسازی بۆ کراوەوە بە هاوکاری پۆستۆگەیاندنی ئەمریکا بۆ ئەوەی خەڵک فری و بدەن. کۆی و بەڵگانەی لە بەردەستان زۆر بەهێزن، لانس وەک بیرنیماتۆفی وەرزش دەبینرێت. ئەمە گەورەترین حاڵەتی فریودانە لە مێژووی وەرزشدا. ناکرێت لەم کارەدا بەتەنیا بوو بێت. کە بابەتەکە پارە بێت ئەویش پارەی زۆر بێگومان تەڵەکە بازیش دەبێت. لانس ئارمسترۆنگ وەک پاسکیل سوارێکی گەنج و بەتوانە هاتە مەیدانەوە، پڕبوو لە حەماسات بەڵام توانای ئەوەی نەبوو کە پێشڕەوی هەموو ڕاوندەکە بکات. ڕاهێنەرەکەی پاسکیل سواری ئۆسترالی فیل ئەندرسن بوو. چۆ لەو کاتەدا ئارمسترۆنگ دوا دەهاتە پێشچاو کە پایسکل سوارێکە و دەتوانێت توور دو فرانس بباتەوە؟ بۆ من نەخێر. بۆ ئەوەی کە ببیت بە پاسکیل سوارێکی باش دەبێت کێبەرکەی بکەیت و باشیش بە شاختا هەڵگەڕی. لە هیچ کام لەم دوانەدا سەرکەوتو نەبوو، لەو ساڵاندا ئەو توانایم تێدا نەدەبینی. لانس ئارمسترۆنگ دواتر لەگەڵ تیمی مۆتۆرۆلای ئەمریکیدا بوو، بە هەمان شێوە ستیڤن سوارتی نیوزیلەندیشیان لەگەڵ بوو. ستیڤن سوارت دەڵێت لە ساڵی 1995 کاتێک فیل ئەندرسن تیمەکەی جێهێشت پاسکیل سوارەکان گلەی ئەوەیان دەکرد کە ڕکابەرە ئەوروپیەکانیان مادەی وزەبەخش بەکاردەهێنن. لەگەڵ ئارمسترۆنگ باسیەوەت نەکرد کە پێویستە وزەبەخش بەکاربێنن بۆ ئەوەی ڕکابەری بکەن؟ جارێک بەیەکەوە باسمان کرد. ئارمسترۆنگ وەڵامی چی بوو؟ گوتی دەزانی مادام بەشداری توور دو فرانس دەکەین پێویستە بەباشی بیکەین، پێویستمان بەنجامەکەیە. مەبەستی لەوە چی بوو؟ پێم وایە مەبەستی ئەوە بوو پێویست ناکات زانای موشەچی بیت بۆ ئەوەی لە موشک تێبگەیت. مادام بەنیاز بووین ڕکابەری بکەین تەنیا یەکرەگەمان لە بەردەمدا بوو. هیچ جۆرە گفتوگۆیەکتان هەبوو لەگەڵ سوارت لەبارەی وزەبەخشەوە؟ تاکە شتێک کە ڕاستە ئەوەیە ئەویش لە تیمەکەدا بوو، دوای ئەوە هیچ شتێک ڕاست نییە. تۆمەتی بەکارهێنانی وزەبەخشەکان ئەو کاتە سەری هەڵدا کە لانس ئارمسترۆنگ سکاڵای لەسەر کەسێک تۆمار کرد کە لە داڵاسی تەکساس نیشتەجێ بوو، کاری دڵنیایی دەکرد و پارەیەکی زۆری خستبووە بەردەم ئارمسترۆنگ بۆ ئەوەی چەند ساڵێک لەسەر یەک نازناوی توور دو فرانس بەدەست بێنێت. ئەمانە ئەو چێکانن کە بڕەپارەی دووجاری یەکەم دەخەنە ڕوو. ئەم چێکانە دەری دەخەن دوای ئەوەی نازناوی چوارەم و پێنجەمی بەدەستێناوە. پارەکە سەرەتا 1.5 ملیۆن دلار بووە، دواتر 3 ملیۆن دلار. جێف تیلۆتسن پارێزەری دڵنیادەرەکە بوو کە ڕەتی دەکردەوە 5 ملیۆن دلاری دیکە بداتە ئارمسترۆنگ دوای ئەوەی ساڵی 2004 شەشەمین جار نازناوی توور دو فرانسی بەدەستهێنا. شتەکە ڕوونە کە کەس ناوێت پارەی گەرنتی بۆ ڕووداوێکدا بنێت کە هەرڕوو ئەدادیان بۆ کەسێک کە فێڵ دەکات، چونکە ئەوە ڕیسکە و کەس نایگرێتە بەر. بەڕاستی بڕیاری لەسەردرا بوو؟ من و مۆکیلەکەم ئێستاش پێمان وایە بەڵگەکان بەڕوونی دەری دەخەن لانس ئارمسترۆنگ مادەی وزەبەخشی بەکارهێناوە بۆ بەدەستێنانی نازناوی چوارەم و پێنجەم و شەشەمی توور دو فرانس. مۆکیلەکەم کێشەی لەسەر ئەم نازناوانە هەبوو. پێشمان وایە ئەو بەڵگانی ئاشکرامان کردوون دەری دەخەن ئارمسترۆنگ زۆر بەر لە واژووکردنی گرێبەستی دڵنیایی لەگەڵ ئێمە مادەی وزەبەخشی بەکارهێناوە، تەنانەت بەر لە دەستپێکردنی پاسکیل سواریش. بەڕێز ئارمسترۆنگ، من ناوم جێف تیلۆتسنە، من وەکیلی جێف تیلۆتسن کارێکی کردووە کە ڕێکخراوی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر نەیتوانیوە ئەنجامی بدات. هەرچەندە کارەکەم باش بێت یا خراپ، من وەکو تاکە پارێزەرمێنەوە کە توانی مەڕاستە خۆ ئیفادە لە لانس ئارمسترۆنگ وەربگرم لەگەڵ سوێن خواردن و ڕەتکردنەوەی تۆمەتی بەکارهێنانی وزەبەخشەکان. تۆ لەوە تێدەگەیت کە هەرچەندە لە ژووری کۆنفرانسی پارێزەرانین، بەڵام تۆ ئێستا ئیفادەت لێ وەردەگیرێت وەگەوەی لە ژووری دادگا دانیشت بێتیت. لەوە تێگەیت؟ لەوەش تێدەگەی کە ئەو سزایانەی بەهۆی ئەم تۆمەتانەوە بەسەردا دەستەپێنرێن وەک ئەوانی ناوهۆڵی دادگا. ئەم شەو بۆ یەکەم جار ئیفادەی وەرگیراو لە لانس ئارمسترۆنگ و شایەت حاڵە سەرەکیەکان پەخش دەکرێت. بەڵگەنامەکان ڕێگەیان خۆش کرد بۆ لێکۆڵینەوەکانی دواتری وەکو ڕێکخراوی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان. لێرە ئارمسترۆنگ وا پێش دەکەوێت، ئەوە تا لە لای ڕاستی پاسکی سوارانەوەیە. خەونی لانس ئارمسترۆنگ بەدەستهێنانی نازناوی توور دو فرانس بوو. یەکەمین نازناو بۆ لانس ئارمسترۆنگ، هەموو دەیانگوت زۆر گەنجە.
بەڵام ئەوە تا لە هێڵەکە پەڕیەوە. لانس ئارمسترۆنگ لە یەکەم بەشداریکردنیدا قۆناغی یەکەمی بردەوە، بەڵام 3 ساڵ دواتر وا دیار بوو خەونەکەی لە ناوچووە. لەم دیمەنە ڤیدیۆیە دژ بە نەخۆشی شێرپەنجە ئارمسترۆنگ بۆمان دەگێڕێتەوە کە چی ڕوویدا. من سەر ئێشەی لە ڕەتدەبە دەرمە بوو لەگەڵ بینینی تەڵخ و هێنانەوەی خوێن لەگەڵ کۆخە. مشتومڕی ئەوەمە بوو ئاخۆ بچم بۆ لای دکتۆریان نا. دوجار چووم دکتۆر گوتی لانس پێم ناخۆشە کە دەبێ پێت بڵێم، بەڵام تۆ شێرپەنجەی پرۆستاتت هەیە. سێرکە هەمومان چەند گەنجین لەم وێنەیەدا. هاوڕێ نزیکەکانی لانس ئارمسترۆنگ کۆبوونەوە، لە نێوانیاندا بێتسی ئاندرۆ، هەروەها فرانکی دەستگیرانی کە زۆر نزیک بوو لە ئارمسترۆنگ و لە هەمان تیمی ئەودا پاسکیل سوار بوو. ئەمە فرانکیە، ئەوەش لانسە. ئارمسترۆنگ لەگەڵ دوکتورەکان ڕاوێژی دەکرد، ئەوەی دواتر ڕوویدا لە ناخەوە بێتسی ئاندرۆی هەژاند. کە دکتۆرەکان هاتن پێشنیارم کردێمە بڕۆین تا بە تایبەتی قسەی لەگەڵ بکەن. لانس کوتی کێشە نییە، دەتوانن بمێنەوە لەبەرەوە ماینەوە. دکتۆرەکان دەستیان کرد بە ڕاستەکردنی چەند پرسیارێکی لابەلا. دواتر پرسیان ئایا هەرگیز مادەی وزەبەخشت بەکارهێناوە؟ لانس بەخێرای کوتی پرۆتەین و مادەکانی تێستۆستێرۆن، کۆرتیزۆن و هۆرمۆنی گەشە و ستیرۆید. ڕێک چاو مەبلەغ بوون. فرانکی کوتی پێم وایە دەبێت ژوورەکە جێبێڵین. چوینە دەرەوە. من و فرانکی تەنیا 6 هەفتە بوو دەستگیران بووین. بە فرانگم کوت کەواتە ئەوە هۆکاری شێرپەنجەکەیەتی. چەند ساڵێک دوای ئەوە بێتسی و فرانکی ئیفادەیان لێوەرگیرا بۆ گێڕانەوەی ڕووداوەکە. دکتۆرەکان چەند پرسیارێکیان لێ کرد. دوای ئەوە پرسیان ئایا هەرگیز مادەی وزەبەخشت بەکارهێناوە؟ لانسیش کوتی پرۆتین و هۆرمۆنی گەشە و کۆرتیزۆن و ستیرۆید و تێستۆستێرۆن. بەڕێز ئارمسترۆنگ چی وت لە وەڵامی پرسیاری دکتۆرەکاندا کاتێک لەبارەی بەکارهێنانی وزەبەخشەکان و پرسیاران لێ کرد؟ بەتەواوی بیرم نەماوە پرسیاری دکتۆرەکان چۆن بوو، بەڵام وەڵامی ئەوە بوو کە پرۆتین و تێستۆستێرۆن و هۆرمۆنی گەشە و کۆرتیزۆنی بەکارهێناوە. هەمان ڕۆژ کەسێکی دیکەش لە نەخۆشخانەکە بوو بە ناوی ستیفانی مەکلڤان کە نوێنەری کۆمپانیایەکی سپۆنسەری ئارمسترۆنگ بوو بە ناوی ئۆکلی. دوایەوەی ئیفادەمان لێوەرگیرا ڕۆژی دواتر ستیفانی تەلەفۆنی کرد. دەگریا. ستیفانی پێیکوتم مێردەکەی جێگری بەڕێوەبەری بەشی فرۆشتنی کۆمپانیای ئۆکلیە کە سپۆنسەری ئارمسترۆنگە. لەلایەن بەڕێوەبەرەتی کۆمپانیاکەوە بانکراوە و پێی گوتراوە ئەگەر ناوی کۆمپانیاکە بزڕێنێت ئیشەکەی لەدەست دەدات. لەو کاتەدا گوتمان خۆیەتی بەنیازە بە درۆ ئیفادە بدات. تۆ لە نەخۆشخانە یان هەر بەشێکی دیکە لەگەڵ ئارمسترۆنگ بوویت کە هیچ شتێکی وتبێ دەرباری بەکارهێنانی مادە وزەبەخشەکانەوە؟ هیچ شتێکت بیر نەماوە لەوەی دکتۆرێک بە ئامادەبوونی تۆ پرسیار لە ئارمسترۆنگ بکات ئاخۆ لە ڕابردوودا هیچ مادەیەکی وزەبەخشی بەکارهێناوە؟ ستیڤانی مەکلڤان لە بەڕێوەبەرایەتی کۆمپانیای ئۆکلی لە کالیفۆرنیا ئیفادەی لێوەرگیرا. ساڵێک پێشتریش تەلەفۆنێکی لە ئەفسانەیەکی پاسکیل سواری ئەمریکیەوە پێگەیشت بوو. ستیڤانی، من گرێگ لۆمۆندم، قسە لەگەڵ دەکەم. گرێگ لۆمۆند. من باشم. ئەوەی کاتی شێرتە زەردەکە لە بەردایە گرنگ لێمۆندا کاخو لە گرێگ لۆمۆند کە خاوەنی سێ نازناوی تۆر دو فرانسا نکۆڵیلەوە دەکات مادەی وزەبەخشی بەکارهێنابێت. لۆمۆند پەیوەندی لەگەڵ ئارمسترۆنگ تێکچوو بوو چونکە گومانی بەکارهێنانی مادەی وزەبەخشی لێکرد بوو. ساڵی 2004ش گرێگ و ستێڤانی بەڕاشکاوی باسی ڕووداوی نەخۆشخانەکەیان کرد. شتێکی نهێنیم لەسەر چاوێکی دەرەکیەوە بیستووە لەبارەی ڕووداوی لە نەخۆشخانەکە ڕوویدا. من و پێتسی کەمێ قسەمان لەبارەیەوە کرد، بەڵام من داوا لێ ناکەم هیچ شتێک بکەی کە خۆت ناتەوێت بکەیت، بەڵام دەزانی ئەگەر شتەکە حاڵەتەکە بگەڕێتەوە دۆخی سەرەتایی خۆت دەزانی وەک یاسایەک تۆ حەز دەکەی لە دادگا شایەتی بدەیت؟ ئەگەر لەلایەن دادگاوە داوا کرابە وام دەکرد چونکە من بەندیاز نیم درۆ بکەم. خۆت دەزانی لەو ژوورەدا بووم. ویستیشم تۆش دەزانی.
پارێزەرەکەی لانس ئارمسترۆنگ دەست بە جێکشایەوە و ڕازی بوو لەسەر ئەو نووسراوی ئێمە کە تیایدا ئەومان خست بۆ ڕوو ستیڤانی ڕازگۆ نەبووە لە ئیفادەکەیدا و دوو چیرۆکی دژبەیەکی جێڕاوەتەوە لەبارەی ڕووداوەکەی ناو ژوورێکی نەخۆشخانەی زانکۆی ئیندیانە. لەگەڵ ئەوەشدا لانس ئارمسترۆنگ و دکتورەکانی سوور بوون لەسەر ئەوەی هەرگیز پرسیار لە لانس نەکراوە لەبارەی بەکارهێنانی مادەی وزە بەخشەوە. ئایا ئەو قسانەی خاتو ئاندرۆ ڕەت دەکەیتەوە کە لەبارەی ڕووداوەکەی نەخۆشخانەکەی زانکۆی ئیندیاناوە ڕوونی کردبووە؟ لە سەد بڵێ دەتوانی بڵێ دەکرێ بۆمی ڕوون بکەیتەوە کە بۆچی بێتسی ئاندرۆ ئەو چیرۆکەی دروست کردووە؟ نا بێگومان نا. ئەوەش دەڵێ کە فرانکی ئاندرۆش درۆی دەکرد کە گوتی گوێی لە تۆ بووە کە ناوی ئەو مادانە تێناوەکە لە ڕابردوو بەکارتێناون؟ مەبەستت چییە لەوە؟ پێم وایە هەوڵ دەدا پشتگیری لە خانمەکەی بکات. سەد وا دەڵێم. بەڵام لێ شتێ دەگەم. مەبەستت چییە لەوە؟ سەد وا دەڵێم بەڵام لە شتێ دەگەم. دوایەوە بەسەر هاتە ڕفتاری لانس ئارمسترۆنگ بەرامبەر بە تۆ چۆن بوو؟ بەڕاستی ئەوەی کە چۆن باسی منی کردووە بۆ خەڵک هەرگیز لەگەڵ مندا نایەتەوە. بەڕاستی سەرنجڕاکێشە گەربیر لە یەک بە یەکی ئەو سیفەتانە بکەمەوە کە دراونەتە پاڵم بەگشتی وا دەرەکەوێت کە من کەسێکی تووڕە و تۆسن و شێت و چاوچنۆک و ئەڕقاوی و تۆڵەخوازم. ئەوانە هەمووی دژی من بەکارهێنراون چونکە من هەرگیز درۆم نەکردووە. من لەبارەی هیچ شتێکەوە هیچ کاتێک لە ژیانمدا درۆم نەکردووە. دوو ڕۆژ دوای ئەوەی بێتسی و فرانکی ئاندرۆ شایەتیاندا زانکۆی ئیندیانە بەخشینی بڕی 1.5 ملیۆن دۆلاری بە بەشی چارەسەری وەرام ڕاگەیاند. ئەوەش وەکو ڕێزێک بۆ تیمی ئەو دکتۆرانەی کە چارەسەری شێرپەنجەکەی ئارمسترۆنگیان کرد. پارەکە لەلایەن دامەزراوەی لانس ئارمسترۆنگەوە دابین کرابوو. ئەمانە دوو بابەتی جیاوازن. من پارە دەبەخشم. من پاڵپشتی بەخشینی کورسێک دەکەم بۆ ئەو کەسەی کە ژیانی منی ڕزگار کرد. بە درێژایی ساڵی نەوەدەکان پاسکیل سواران و تیمەکانیان هەوڵی زۆریاندا بۆ شاردنەوەی بەکارهێنانی مادە وزە بەخشەکان. ئەوەی کارەکەیانی ئاسان کردبوو ئەو ڕاستیە بوو کە مادەی خوازراوی تیمەکانی پاسکیل سواران جۆرێک لە پرۆتین بوو کە لە خوێندا دەتوایەوە و لە پشکنیندا دەرنەدەکەوت. لەلایەن پاسکیل سوارە سەرەکیەکانەوە زاراوەیەک بۆ ئەو پاسکیل سوارانە بەکاردەهێنرا کە ئەو مادەیان بەکار نەدەهێنا. وەرجێردراوی زاراوەکە دەبوو بە لێخوڕین لەسەر نان و ئاو. بە زمانی ئیتاڵیش پیان دەگوت پانیاگوا. لەبەر ئەوە من بەڵێ پێم وایە بۆ چەند مانگی یەکەمی وەرزی پاسکیل سواری ساڵی 97 من لەسەر نان و ئاو لێم دەخوڕی. بەکارهێنانی مادەی وزەبەخش لەلایەن پاسکیل سوارانەوە کە تایلەر هەمیلتن ئاشکرای کرد بووە سەردێڕی هەواڵەکان لە هەموو جیهاندا. وەک هەر پاسکیل سوارێکی دیکەی پێشانگ تایلەر هەمیلتنیش لە سەرەتادا دوور بوو لە بەکارهێنانی مادە وزەبەخشەکان. بەڵام ئەو کاتێ پەیوەندی دەکات بە تیمی US پۆستال سرویسەوە دەبینێت هەندێک لە پاسکیل سوارە بە ئەزمونەکان چارەسەری تایبەتیان پێدەدرێت. دوای هەرخولانەوەیەک لە توێشوێکی سپیدا خواردنی نیوەڕۆیان پێدەدرێت. ئەویش داوای هەمان توێش و دەکات. دکتۆرەکەی تیمی US پۆستال دەیگوت خۆت دەزانی من گرنگێکی زۆرمەیە لەبەرەوە بەگشتی کاتێ بانگیشتکرام بۆ ئەم تیمە و کاتێک یەکەمین توێشوی سپیم وەرگرت وەک بڵێ ئەوە یەکەمین ئاماژە بوو بۆ من کە متمانەیان بە من هەیە بڕوایان بە پێگەی من هەیە و بڕوایان بە گرنگەکانی من هەبوو بڕوایان بە بەهرەکانم هەبوو. توێشوە سپیەکان مادەیەکی وزەبەخشی یاساخیان تێدا بوو بە ناوی EPO کە جۆرێکە لە پرۆتین و ڕێژەی خۆرەکە سوورەکان لە خوێندا زۆر دەکات. وزەبەخشەکە ڕێژەی سەدی خڕۆکە سوورەکانی ناوخوێنی زۆر دەکرد. خڕۆکە سوورەکان ئۆکسیجین دەگوازنەوە بۆ ماسوولکەکانی لەش. لەبەر ئەوە تا ڕێژەی خڕۆکە سۆرەکان زۆرتر بێت باشترە. لە کاتی پاسکیل سواریدا ماسوولکەکان دەکەونە ژێر فشارەوە. لەبەرەوە تا ڕێژەی خڕۆکە سوورەکان زۆرتر بێت خێراتر دەتوانێت پاسکیل سواری بکەیت. ئەو شتەکەیە. باشە دکتۆرەکە چ چارەسەرێکی باش دەزانی بۆ بەرزکردنەوەی ڕێژەی خڕۆکە سوورەکان؟ بەڵێ چەند مانگێک بەرلەوە یان ڕەنگە مانگ و نیوێک بەر لە دەستپێکردنی تۆر دۆ فرانس وزەبەخشەکە ئامادە بوو.
لەو کاتەدا لەلایەن یەکێتی پاسکیل سواری نێودەوڵەتیەوە ڕێگەدرابوو پاسکیل سواران ڕێژەی خۆڕکەکانیان لە 150 بەرز بکەنەوە. تایلر هەمڵتن دەڵێت دکتورەکان بە پاسکیل سوارانیان دەگوت لە چ کاتێکدا پێویستە چ وزەبەخشێک بەکاربهێنن. لەلایەن دکتۆرەکانەوە ڕێوشوێنمان بۆ دادەنرا لەسەر چۆنێتی بەکارهێنانی مادەکان و ماوەی نیشاندانی نیشانە ئەرێنیەکان و بەکارهێنانی و ماوەی تستی مادەکە و بەپێی ئەوەش کە لەگەڵ کام تیمدا بەشداریمان دەکرد. ئاوا بوو کەم تا زۆر خۆش بوو لەم کاتەدا تێپەڕین لەم تێستانە کارێکی ئاسان بوو. من وەک خۆم توانیم سەدان لەو ڕێوشوێنانە تێپەڕێنم کە بۆ بەکارهێنانی مادەکان دانرابوون. ئەو کاتێ لانس ئارمسترۆنگ پەیوەندی بە تیمی US پۆستال سرویسەوە دەکات لە ساڵی 1998 و دوای چاکبوونەوەی لە شێرپەنجە لەگەڵ تایلر هەملتندا لە یەک ژووردا دەژین. هەردووکتان بەیەکەوە باسی بەکارهێنانی وزەبەخشەکانتان دەکرد؟ دەمان کرد. دەزانی چۆن بوو؟ هەموو گفتوگەکانمان لەبارەی وزەبەخشەکانەوە نەبوو، بەڵام باسیشمان دەکرد. ئەوە لە پێش دەرگای داخراوە و بەنهێنیەوە. بێگومان ساڵی 98 زۆر گەنج و کە مەزموون بووم. پرسیاری زۆرم دەکرد. تایلر هەملتن دەڵێت لانس ئارمسترۆنگ بە شێوەیەکی سێ لەبارەی شوێنی هەڵگرتنی وزەبەخشەکانەوە بێخەم بوو. ئەو کاتەی لە ماڵی ئەو بووم لە شاری نیس لە فەڕەنسا، من داوام لێ کرد هەندێک وزەبەخشم پێ بدات. بەڕێزەوە گوتی بەڵێ کێشە نییە. لە ناو دەرگای سەلاجەکەی دەداینا بوو، لە ناو پاکەتێکدا بوو. بەڕاستی من زۆر بەو کارەی سەرسان بووم کە ئەو چۆن ئاوا بە شێوەیەکی بەردەست دایناوە. پۆلیسی فەڕەنسا دەستی کرد بە گەڕان بە دوای مادە وزەبەخشەکان لە ناو تیمی ڤیسینادا و لە ڕۆژی 8 تەمووزدا لە ناو یەکێک لە سیارەکانی تیمەکەدا دەستیان بەسەر چەند مادێکدا گرت. لە ناویدا ستیرۆید هەبوو. دکتۆری تیمەکە ئیرێک ریچارد دەستگیر لە کاتی بەڕێوەچوونی تور دە فرانسی 1992 پەردەلادرا لەسەر بەکارهێنانی سیستەماتیکی مادە وزەبەخشەکان. شتێکی ڕوون بوو کە کێشەیەکی گەورە لە ئارادا بوو. خۆت دەزانی پۆلیسی فەڕەنسی ئەندامی تیمەکان و هاوکارانیان دەستگیر دەکات کە مادەی وزەبەخش و کەلوپەلی لەو جۆرە بەکاربیێنن. ساڵی دواتر تۆر دو فرانس ناونرا تۆر دۆ ڕێنیواڵ واتە نوێبوونەوە. هەموو تیمەکان دەترسان پۆلیس هەڵیان بکرێتە سەر. بەڵام لانس ئارمسترۆنگ بە ئامادەکاری تەواوەوە دێتە مەیدان. پیاوێک بە ناوی مۆتۆمان ڕادەسپێرێت کە ماتۆڕێکی پێدەبێت. مۆتۆمان باخەوان و پاکەرەوەی لانس ئارمسترۆنگ بوو. ئەو تیمەی منی تێدا بوو مادەی وزەبەخشیان بەکار نەدەهێنا. لەبەرەوە بۆ دەستکەوتنی مادەکە بۆ تۆر دە فرانس پلانێکی تۆکمەماندانا. لە پلانەکەشدا مۆتۆمان لەو شوێنەدا ڕۆلی هەبوو کە دەبوایە دوای پێشبڕکێکە بکەوێت و هەمیشە لە دووری نیو کاتژمێرە بمێنێتەوە. بە خێرایی پاسکیل هەر لە هۆتێلەکەمانەوە شتێکی پێبوو کە پڕی کرد بوو لە مادە وزەبەخشەکان. کاری ئەو تەنیا ئەوە بوو چاوەڕێی تەلەفۆنێک بکات لە ڕێی تەلەفۆنێکی نهێنیەوە و هەر کات پێویستی کرد بە مادەکەی دەهێنا. ئارمسترۆنگ وا پێش دەکەوێت ئایا دەتوانێت لە ئێستاوە دەرەتاکی گەورە بخۆی دروست بکات؟ دێتە پێشەوە و لە 8 خولەک و 9 چرکەدایە. بێگومان لەم خاڵەدا پێش کریس بۆردمانەوەیە. ئای خوایە 8 خولەک و 2 چرکە. لانس ئارمسترۆنگ بەم ئاستە بەرزەوەیە. پێم وایە لێرەوە ئەفسانەکە دەردەکەوێت. هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی تۆر دو فرانس لانس ئارمسترۆنگ سەرەتاکەی بردەوە. لانس ئارمسترۆنگ سەرەتایەکی باشی سێ هەفتە دواتر و کەمتر لە 3 ساڵ دوای دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجە یەکەمین نازناوی تۆر دو فرانسی بردەوە. 1 لە 7 نازناو. دووبارە بە نازناوی تور دو فرانسەوە گەڕایەوە تاکردنی بە 7 نازناو. بێگومان ئەمە ڕیکۆردێکە کەس نەیتوانیوە بیشکێنێت. بۆ زۆر کە شتێکی نەگونجاو بوو ئەستەم بوو کەسێک ئەو کارە بکات بەبێ مادەی وزەبەخش. ڕای تۆ چییە؟ من سیرکەدان بەوەدا دەنێم کە شانازی دەکەم بە درێژایی ئەو ساڵانەی سەردەمی ئارمسترۆنگ بێژەر بووم. پیاوێکم بینی کەسێک کە هەموو چەکەکانی بەکاردێنێت بینیشم کە چۆن سەردەکەوت. زۆریش خەمبارم. ڕای من چی بێت؟ هەموو خەڵک وایان دەگوت. منی شتێکی سەخت بوو بەلامەوە کە خاوەنی هەمان بۆ چوون نەبم. بەڵگەکان ئاماژە بەوە دەکەن لانس ئارمسترۆنگ ڕێژەیەکی بەرز وزەبەخشی بەکارهێناوە. تایلر هەملتن دەڵێت دوای تەواوکردنی هەر قۆناغێکی یاریەکە خۆی و ئارمسترۆنگ و کەسێکی دیکەش بە ناوی کێڤن لیڤینگستۆن لە شوێنی پشودانی تیمەکەیان وزەبەخشیان بەکاردەهێنا تەنیا چەند مترێک لە دووری هاندەرە پڕجۆش و خۆشەکانەوە. لە ژێر فشارێکی زۆردا بووین چونکە خۆت دەزانی ڕێک لە ناو دڵی تۆر دۆ فرانسدا بووین. هەزاران کەس لە دەوروبەری کەمپی تیمەکەی ئێمە بوون.
ئێمەش مادەی وزەبەخشمان بەکاردەهێنا لە بیرمە ئێمە هەوڵمان لەدا زۆر بە خێرایی پاشماوەکانی فڕێ بدەین لەوێ یەک دەرزی بۆ لانس و دانەیەک بۆ کیڤن و یەکێکیش بۆ خۆم جا هەر زۆر بە خێرایی دەبوایە بەکارمان هێنابا و فڕێماندابا دواتر بە خێرایی دەماشاردەوە بۆ نمونە لە ناو قوتووی کۆلادا هەر سێ سرنجەکەمان دەخستە ناو قوتووی کۆلا و دەماشێلا و دەماندا بە دکتۆرێکی تیمەکە تاوەکو ئەو لە ناویان ببات بەڵام هەموو شتێ بە پێ پلانەکان نەڕۆیشت. لانس ئارمسترۆنگ لە کاتی پێش بڕکێکەدا پشکنینی مادە وزەبەخشەکانی بۆ دەکرێت. یەکێ لە تێستەکان بوونی ئاستێکی بەرچاو لە مادەی کۆرتیکۆستیرۆید ئاشکرا دەکات. ئێمە ئۆرێلی کە لەو کاتەدا لە هەمان تیمدا کار دەکات، کاری ئەوە بووە دوای هەر خولێک ماساژ بۆ ئارمسترۆنگ بکات. وەک خۆی دەڵێ جارێکیان کە ماساژی کردووە، گفتوگۆیەکی جددی لە نێوان ئارمسترۆنگ و بەڕێوەبەری تیمەکەیدا دروست دەبێت. ئەوەی لەو گفتوگۆیەدا باس دەکرا ئەوە بوو بە نیازین چی بکەین ئەوە کێشەکەیە پێویستمان بە چارەسەرێکە و چۆن چارەسەرەکە بدۆزینەوە بڵێ چارەسەرەکە بەدڵی ئێمە بێت بەو شێوەیە بوو کێشەکە ئەوە بوو کە لانس لایەکێک لە تێستەکانیدا ماتەی کۆرتیزۆنی بەرز بوو چارەسەرەکەش بریتی بوو لە هێنانی مۆڵەتی پزیشکی مۆڵەتەکە بۆچی بوو بۆچی مادەکەی بەکارهێناوە ئایا هەمومان ڕازین لەسەری بەڵێ هەمومان ڕازین باشە با بچین لەگەڵ لویس قسە بکەین دکتۆر لۆیس دێل مۆراڵ ئێستا لەلایەن ئاژانسی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەری ئەمریکی یوسات بە درێژایی ژیانی لە کارکردنی وەک دکتۆری وەرزشوانان ڕاگیراوە. ئێمە ئەوڕەلی دەڵێت دکتۆری تیمەکە مۆڵەتێکی بۆ ئارمسترۆنگ نووسی بۆ ڕێگەدان بە بەکارهێنانی کرێمی کۆرتیزۆن بۆ شوێنە سوتا و بلوغکردووەکان. لانس لەگەڵ تۆدا قەت باسی شوێنی سوتا و بلوکی دەکرد؟ نەخێر بابەتەکە ئەوە نەبوو هەموو کێشەکە تەنیا نووسینی مۆڵەتێکی پزیشکی بوو بە بەروارێکی کۆنترەوە تەنیا بۆ ئەوەی وەک وەڵامێک بەکاربهێنرێ بۆ بەرزی ڕێژەی کۆرتیزۆن لە لەشیدا. بێگومان ئەگەر پێشتر مۆڵەتی بەکارهێنانی ئەو کرێمەی هەبوایە لە لیستی چارەسەر ڕێگە پێدراوەکاندا دەبوو؟ بێگومان بڵێ لە لیستەکەشدا نەبوو لەبەرەوەی کرێمەکەی بەکار نەدەهێنا. بە کورتی تەنیا پێویستیان بەوە بوو بەروارەکەی بگێڕنەوە دواوە وەک وەڵامێک بۆ ڕێژەی کۆرتیزۆنەکە بەڵێ بەروارەکەی وەک چارەسەرێک بوو بۆ وەڵامی تێستەکە. کاتێکیش برایە دادگا وەک شاید حاڵێک ئێمە ئۆرێلی جەختی لەسەر ئەوە کردەوە کە لەو کاتەدا یادەوەری زۆر ڕوونی بووە. ئایا هیچ گومانێکت هەیە لە ڕاستی ئەو شتانەی لەو کاتەدا ڕوویاندا و تۆ بیستت؟ هیچ گومانێکم نییە؟ هەتا ئەمڕۆژ زۆر بەڕوونی دیمەنەکانم لە بەرچاو ماوە. ئێمە لەلایەن لانس ئارمسترۆنگەوە با خیانەتکار ناونرا پێشی گوترا کە هەرگیز جارێکی دیکە ناتوانێت لەگەڵ گروپی ئارمسترۆنگ کار بکات ئێمەش ئەومان وەک کەسێکی زۆر بە سوود بینی بۆ کەیسەکە. لانس ئارمسترۆنگ توانی خۆی بێبەری بکات لە تۆمەتی بەکارهێنانی مادەی وزەبەخش. ساڵی 2000 تێستێکی نوێ وزەبەخشەکان ئەنجامدرا. تایلر هەمەلتن دەڵێت لەگەڵ لانس ئارمسترۆنگ بەردەوام بوون لە بەکارهێنانی مادە وزەبەخشەکان. بە بەکارهێنانی مادەی بە شێوەی هاڕاو تاکو زۆر بەخێرایی لە خانەکانی پێستەوە تێپەڕ بێت. شێوازێکی دیکەی بەکارهێنانی وزەبەخشەکان لە ڕێگواستنەوەی خوێنەوە بوو. بەپێ ئەم پرۆسەیە خوێن لە پاسکیل سوارێکەوە وەردەگرن. بە ساردکەرەوەیەکدا هەڵی دەگرن و لە کاتێکی دیکەدا بارگاوی دەکەنەوە و خڕۆکە سوورەکانی خوێنی پاسکیل سوارەکە چالاک دەکەنەوە. کارەکە زۆر بە شتێکی کێویانە دەچوو دەرەنانی خوێنی خۆت تا 3 یا 4 هەفتە نەیبینیت پاشان دووبارە بکرێتەوە ناو سووری خوێنت بەڕاستی ناخۆش بوو. کێ هەموو ئەم شتانەی ڕێگدەخست؟ لانس و جۆن برۆناینل و دکتۆر دیلمۆراڵ دکتۆر دیلمۆراڵ بەرە. تایلر هەمەلتن دەڵێت دوای قۆناغی 11 تۆر دو فرانسی ساڵی 2000 خۆی و لانس ئارمسترۆنگ و کیڤن لیڤینگستۆن خوێنیان بارگاوی کرایەوە. هەموو کارەکەش لەلایەن بەڕێوەبەرایەتی تیمی US پۆستاڵی ئەمریکیەوە ئەنجامدرا. شتێکی زۆر سەیر بوو. کاتێک کە گەیشتمە ئۆتێل یەکسەر چوون بۆ ژوورەکەم. شتەکە دەزانی چۆن بوو. ستافەکە هەموو شتێکیان ئامادە کرد بوو. دکتۆری لێبوو هەروەها بوتڵی خوێنی لێبوو بە دیوارەکەەوە هەڵواسرا بوو. بۆریەکی سووری پێوە بوو. بۆریە سوورەکە دەهاتە خوارەوە. ئەوان لەو کاتەوە بۆریەکان خستە نێو قۆڵمەوە. ئەمە شوێنەکەیە لەبەر ئەوەی دەمارەکانم باریکن من هەمیشە ئەوەیان بەکاردێنم.
تاوەکو ئێستاش نیشانەکانی هەرماون. تایلر هەمەڵتەن هەروەها دەڵێت هەر سێ پاسکیل سوارەکە لە سێ ژووری تەنیشتی یەکدا پاڵکۆتین کە تەنیا دەرگایەک لە نێوانماندا هەبوو. باشە دەتوانی لانس ئارمسترۆنگ ببینی؟ دەزانی ئەو پرسیاریان زۆر لێ کردووم. بەڵێ بینیم بوت لە خوێنەکەم بینیشم کە خراپبووە سەرخۆڵی. من خۆشحاڵم کە دەستگیر نەکراین. ئەگینە کە لە بچە دەکرام. هەمومان کە لە بچە دەکراین. شتێکی جدیە ئێستاش کە بیری لێ دەکەمەوە دەڵێم ئەی خوایە گیان خەریکی چی بوو من؟ بەڵام لەو کاتەدا لە قوڵایی شتەکەدا بووین. کاتمان نەبوو نیو کاتژمێر بکشێنێ دواوە و بیر لە وێنە گشتگیرەکەی بکەینەوە. ساڵی 2005 لانس ئارمسترۆنگ لە دادگاڕەتی کردەوە هیچ گواستنەوەیەکی خوێنی بۆ ئەنجام درابێت. هیچ کاتێک خوێنی خۆت بەکار نەهێناوە بۆ مەبەستی سوودبینین لە وزە بەخشەکان؟ بێگومان ئەوە ڕێگە پێ نەدرا بوو. باشە نامەوێت تووڕەت بکەم تەنیا دەمەوێت دڵنیابم لەوەی کە ئیفادەکەت ڕوونە. هەموو ئامانجی تێکردنی وزە بەخش بۆ ناو خوێن ئەوەیە کە ژمارەی خڕۆکە سوورەکان لە سووری خوێندا زۆر بکرێن. شێوازی گواستنەوەی خوێن بۆەوە بەکاردێت چونکە لە پشکنیندا وزە بەخش دەرناکەوێت. تەنانەت تاوکو ئەمڕۆژ هیچ شتێکمان نییە بیسەلمێنێت کە فلان تیم خوێنیان بارگایی کراوەتەوە ئەم کارەیان بۆ کراوەتەوە. ینی تۆمەبەستت لەمە ئەوەیە کە تیمەوەرچەکان ئێستاش هەمان کاری گواستنەوەی خوێنی خۆیان ئەنجام دەدەن؟ هیچ گومانی تێدا نییە کەوا دەکەن. هەر لە ساڵی 2005دا لانس ئارمسترۆنگ بە پێدا هەڵدان و ڕێزلێنانی زۆرەوە شانۆکەی جێهێشت. دوای ئەوەی بۆ حوتەمین جار لەسەر یەک نازناوی تۆر دو فرانسی بەدەستهێنا. لە هەواڵێکدا کە زۆر دەنگیدایەوە ڕۆژنامەی لیکوپی فەڕەنسی لانس ئارمسترۆنگی بەوە تۆمەتبار کرد کە درۆ دەکات لەبارەی بەکارهێنانی مادەی وزە بەخش. لۆمۆنسۆش ئارمستۆنگ بە فەڕەنسی واتە بەڵێ ئارمستۆنگ درۆزنە. واتە ئێوەش دەدات هەموو بەسەرهاتەکەی درۆیە. هەموو بەسەرهاتەکە ئەو دوواتایە هەیە لە زمانی فەڕەنسیدا. دەمیان ڕێسیۆ کە ڕۆژنامەوانی بەدووەداچوونە لە ڕۆژنامەی لیکۆیب هەواڵێکی نووسیوە تێدا ئەوە دەخاتە ڕوو ڕۆژنامەکەیان بەڵگەی لە بەردەستایە کە لانس ئارمسترۆنگ لە تۆر دو فرانسی ساڵی 1999 مادەی وزە بەخشی بەکارهێناوە. سەرکەوتنەکەی بە دڵنیاییەوە دەڵێم پیس بوو. مەبەستمەوەیە ئەو کاتەی لە ڕۆژنامەی لیکیب ڕامانگەیان بەدەستێنانی ناسناوی تۆر دو فرانسی 1999 بەهۆی بەکارهێنانی مادەی وزە بەخشەوە بوو هیچ هەڵ ناگرێت. لە ڕووی زانستیشەوە سەلمێنراوە. ئەو کاتەی راپۆرتەکەم دەنووسی وەڵامی هیچ شتێکی نەدامەوە کە بڵاویشم کردەوە هیچ ڕێکارێکی یاسایی نەگیایە بەردژی من. دەشزانین کە ئارمسترۆنگ لەشکرێک پارێزەری هەیە. لەگەڵەوەشدا سکاڵایان لە دژی من یا ڕۆژنامەی لیکیب تۆمار نەکرد. تاکە شتێکە گوتی ئەوە بوو گوتی ڕاست نییە. هەرگیز مادەی وزە بەخشم بەکار نێناوە. هەرەوەندە. بەڵام ئێمە دەزانین کە ئەو مادەی وزە بەخشی بەکارێناوە. لانس ئارمسترۆنگ سوێن دەخوا کە هەرگیز مادەی وزەبەخشی بەکار نەهێناوە و لە زیاتر لە 500 تێستدا لە ماوەی یاریکردنی هیچ کامیان پۆزەتیڤ نەبوون. بەڵام بەهێزترین بەڵگەی زانستی لە سەرەوەی ئارمسترۆنگ وزەبەخشی بەکارهێناوە لەم تاقیگە پێشکەوتۆی فەڕەنساوە دەردەچێت. لێکۆڵاران لەم تاقیگەیەدا لە چەند نمونەیەکەوە بەڵگەی ڕوونی بەکارهێنانی مادەکەیان دەستکەوت کە دواتر زانرا نمونەکان لە ئارمسترۆنگەوە وەرگیرابوون. لە کاتی تور دو فرانسی 99 کە ئارمسترۆنگ نازناوەکەی بردەوە نمونەیەک لە میزی هەموو پاسکیل سوارانەوە وەرگیرا و هێنرایە ئەم تاقیگەیەی دەرەوەی پاریس تاکو تست بکرێت. ئەی ئەم ژوورە چییە؟ ئەم ژوورە تایبەتە بە مادەی وزە بەخشی ئیPO. تێیدا تاقیکردنەوەی دژە هۆشبەر بە مادەی ئیPO ئەنجامەدەین. جاران تاقیکردنەوەی ئیPO نەبوو. تستی دەستنیشانکردنی وزە بەخشی ئیPO و لەم تاقیگەیەدا گەشەی پێدرا. من خۆم دەستم هەبووە لە گەشە پێدانیدا. کاتێکی زۆری خایاند بەرەو پێشبردنی ئەم تێستە نزیکەی 6 ساڵی خایاند و ساڵی 2000 کەوتەکار. 4 ساڵ دواتر وەک بەشێک لە لێکۆڵینەوەکانی تاقیگەکە بەڵام وەک تێستکردنی نافەرمی هەموو نمونە وەرگیراوەکانی 1999 دووبارە تێست کرانەوە. دەرکەوت هەندێکیان مادە یاساخەکانیان تێدایە.
6 لۆ نمونانەی لە لانس ئارمسترۆنگ وەرگیرا بوون دەرکەوت وزەبەخشی ئیپیۆیان تێدا بووە. بۆ چەند ساڵێک دواتر ئاشکرا بوو کە ئەو نمونانە هی لانس ئارمسترۆنگن. شتەکە تەنیا پەیوەندی بە هەڵکەوتی ڕووداوەکانەوە هەبوو. ڕۆژنامەوانێک داوای لە بەڕێوەبەرایەتی پاسکیل سواری UCI کرد هەندێک فۆرمی کۆنتڕۆلکردنی مادە وزەبەخشەکانی تایبەت بە ئارمسترۆنجی بدەنێ. بەڕێوەبەرایەتیەکە هەموو فۆرمەکانی ئارمسترۆنجی پێشبڕچەی 99 دایە دەستی ڕۆژنامەوانەکە کە دواتر هەموو ژمارەکانی سەر ئەو فۆرمانەی لەگەڵ ئەو نمونانە بەراورد کرد کە بەجیا لە تاقیگەدا شیتەڵکرابوون. هەر ئەو کەسە ئەو ژمارەکانی تاقیگەی لەگەڵ ئەو نمونانە بەراورد کرد کە وزەبەخشی ئیپۆئایان تێدا بوو. ئەم هێڵانەی ئێرە جیاکەرەوەی مایک ئاشەندێن پسپۆڕێکی سربەخۆیە کە پێشتر لە UCI کاری دەکرد. ئەو یارمەتی دەربوو لە بەرەو پێشبردنی تستی وزەبەخشی ئیپیۆ بۆ ئۆلەمپیادی سیدنی. کام لەم نمونانە لە لانس ئارمسترۆنگ وەرگیراون؟ ئەگەر لە فۆرمەکە بڕوانین ئەو ژمارەیە دەبینین 16,297 و لێرەشدا هەمان ژمارە دووبارە بۆتەوە. لەوە تێدەگەین کە لەم نمونەیەدا لە سەدی زانیاریەکان کۆک بوون. ئەوەش پێمان دەڵێت سیستەمەکە لێوان لێو بووە لە وزەبەخشی ئیپۆ لەو کاتەدا کە ئەم نمونەیە دابینکراوە و ئیشی لەسەر کراوە. لە چ قۆناغێکی پێشبڕچەکەدا ئەمانە ئەنجام دراون؟ لە دەستپێکی پێشبڕچەیەکەدا کە یەکەم ڕۆژی پێشبڕچەی 99 بوو. تۆ هیچ گومانێکت هەیە بەرامبەر دروستی ئەنجامە پۆزتیڤەکانی ئەو تێستانەی بۆ وزەبەخشی ئیپیۆ ئەنجام دراون لە ڕووی زانستیەوە؟ بەڵێ لە ڕووی زانستیەوە دروستن. کاتێک لە دادگا لەبارەی ئەمەوە پرسیاری لێکرا لانس ئارمسترۆنگ ڕوونکردنەوەیەکی دیکەی خستە ڕوو. من تەنیا بڕوام بەوە هەیە کە ئەو نمونانەیان هی من نین یان دەستکاری کراون چونکە ئەو کاتەی تاقیکردنەوەم بۆ کرا وەک پێشتریش پێم گوتن هەرگیز مادەی وزەبەخشم بەکار نهێنابوو. هیچ ڕێژەیەک لە وزەبەخشی ئیپیۆم بەکار نهێنابوو. لانس ئارمسترۆنگ ڕخنە لەو دەرەنجامانە دەگرێت کە ڕەنگە دەستکاریان کرابێت. ئەو دەڵێ ئەو نمونانە هی من نین هی کەسێکترن. ئایا ئەو قسەیە هیچ ڕاستیەکی تێدایە؟ نەخێر هیچ ڕاستێکی تێدا نیە چونکە ئەو شیکردنەوانە بۆ لێکۆڵینەوەی خۆمان ئەنجام دران. بەڕێوەبەرایەتی پاسکیل سواری UCI هەرگیز هیچ تۆمەتێکی ئاراستێ لانس ئارمسترۆنگ نەکردووە هەرچەندە ڕۆژنامەی لیکویب ئاشکرای کرد کە 6 نمونەی وەرگیراو لە ئارمسترۆنگ لە کاتی پێشبڕکەی 1999 هەڵگری وزەبەخشی ئیپیۆن. کاردانەوەی UCI بەرامبەر ئەم ئەنجامانە چۆن بوو؟ بە شێوازێک کە من نیگەرانم بەرامبەری لە بڕی ئەوەی دەرگاکانیان بەڕوومان داواڵە بکەن و بڵێن با هەوڵ بدەین لەوە تێبگەین لەناو ئەو ورزشەدا چی دەگوزارێت تا ئەو ڕادەیە من بزانم ئەوڵیاندا ئەو کەیسە دابخەن. پێت وایە پێویست بوو UCI لەسەرەوە ئەنجامانە کاری کردبە؟ بەڕای من بێگومان پێویست بوو. دەسەڵاتی ئەویان هەبوو بێن و بڵێن باشە وزەبەخشت بەکارێنەوە بۆ دەرەوە. جارێکی دیکەش UCI بێ هەڵوێستیان هەڵبژاردووە. ساڵی 2001 وەک تایلر هەمبلتن دەڵێت ئارمسترۆنگ پشکنینی وزەبەخشەکەی پۆزەتیڤ بوو. خۆشبەختانە کەسانی باشمان لە پشت بوو. پشکنینەکە لەو کاتەدا کراوەکە پاڵەوانەتیەکە لە سوئیس ڕابەڕێوە چووە. تایلر هەملتن دەڵێ ڕاوێژکاری لانس ئارمسترۆنگ بۆ وزەبەخشەکان دکتۆر میکەلی فێراری ئیتالی بە ئارمسترۆنگی گوتووە هاڕاوی وزەبەخشەکان بەکار بهێنێت تاکو دڵنیا بێت لە پشکنیندا دەرنەکەوێت. ڕێکخراوی یوسات دەڵێت لانس ئارمسترۆنگ بڕی $1 ملیۆن داوە بە دکتۆر فێراری بەرامبەر پێشنیارەکانی. بەڵام ئەم جارەیان هەڵە دەرچوو. لانس پێی گوتم کە پشکنینی ئیپیۆی پۆزەتیڤ بووە. ئەمەش زۆر سەرسامکەر بوو چونکە وازانرا بوو کە بە تەواوی لە ژێر کۆنتڕۆلدایە. من وای تێدەگەم و واز دەکەم کە نمونەیەک دابین کراوە و لە تاقیگەدا شیتەڵ کراوە. لە ئەنجامدا زانیویانە ئەو نمونەیە مادەی وزەبەخشی ئیپیۆی تێدایە. ڕێکخراوی UCI دەڵێت تۆمەتەکانی تایلر هەملتن بە تەواوی بێبنەمان. بەڵام کەمتر لە ساڵێک دوای پێشبڕکێکەی سوئیسرا لانس ئارمسترۆنگ چێکێکی $25,000 پێشکەشی UCI دەکات. کۆمپانیاکەشی ساڵی 2005 زیاتر لە $100,000 بە هەمان ڕێکخراو دەبەخشێت.
لە کاتی ئیفادەکەیدا ئارمسترۆنگ بەخشینی پارەکەی باش بیر نەمابوو. هیچ بڕە پارەیەکت بەخشیوە یان پێشکەشت کردووە بە UCI یاخود نا؟ بەڵێ بەخشیومە. ئەی دەزانیت چ کاتێک پارەکەت بەخشی؟ چەند ساڵێک بەر ئێستا بە تەواوی بیرم نەمەوە. باشە ساڵی 2000 بۆ نمونە؟ نازانم. ئەی وەک بیرت مابێت هیچ شتێکت لە پشت ئەو پارە بەخشینەوە هەبووە؟ چمە بەستێکتە بۆ لە پشت ئەوەوە؟ من پارە دەبەخشم بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان. وەرزشوانێک پارە بداتە ئەو کەسانەی کە لێی دەپێچنەوە شتێکی ئاسایی نییە. کەسێکی ئاوا کە لە ناوەڕاستی مشتومڕەکەدا بێت و بەم جۆرە پارە بەڕێکخراوێک ببەخشێت کە توانای هەیە ڕێوشوێنی تند بۆ ئەو کەسە دابنێت ڕێگە بۆ ململانێکی ئاڵۆز خۆش دەکات. لانس ئارمسترۆنگ بە تەنیا نیە لە نێو تەڵەکە بازانی مادە هۆشبەرەکاندا. لە ساڵی 1998ەوە زیاتر لە 3 لە سەر 1 کەسە یەکەمەکانی تۆر و فرانس لە وزەبەخشەکان تێوەگلاون. لانس ئارمسترۆنگ بە تەنیا نیە لە نێو تەڵەکە بازانی مادە هۆشبەرەکاندا. لە ساڵی 1998ەوە زیاتر لە 3 لە سەر 1 کەسە یەکەمەکانی تۆر و فرانس لە وزەبەخشەکان تێوەگلاون. بەڵام پرسیار دەکرێت لەسەر هەڵوێستی ڕێکخراوی UCI بەرامبەر بنەبڕکردنی تۆڕی مادە هۆشبەرەکان لەلایەن دیک پاوندی سەرۆکی پێشووی ئاژانسی جیهانی ڕوبەڕووبوونەوەی هۆشبەرەکانەوە. پاوند باسی گفتوگویەکی خۆی دەکات لەگەڵ سەرۆکی پێشووی UCI هاین ڤێربرۆگین. گوتم هاین کێشەیەکی گەورەتان هەیە لە یاریەکەتاندا. گوتی مەبەست چییە؟ گوتم وزەبەخشەکان. گوتی باش لە ڕاستیدا ئەوە هەڵی تەماشەوانان یاریەکەیە. منیش گوتم ببوورە. گوتت هەڵی تەماشەوانانە؟ گوتی بەڵێ. ئەگەر بیانەوێت تۆر و فرانس 25 کیلومتری بێت کێشەمان نابێت. بەڵام ئەگەر تەماشەوانان تۆر و فرانسی 41 یا 42 کیلومتریان بێت پێویستە پاسکی سواران خۆیان ئامادە بکەن. من تەنیا سرم لە قاند و گوتم باشە هیچ نەبێ بیستت کە گوتم کێشێکی گەورەتان هەیە. یۆرگیەکشی پاسکل سوارێکی پێشووە بە هەمان شێوە ڕەخنە لە لاوازی UCI دەگرێت بەرامبەر بنەبڕکردنی بەکارهێنانی وزەبەخشەکان لەلایەن تیمە یەکەمینەکانی پاسکل سوارانەوە. هەر لە ڕۆژانی یەکەمی دەست بەکاربوونیەوە پێگوتراوەکە سیستەمەکە چۆنی کار دەکات. بەڕێوەبەری تیمەکە ڕۆژێک وەک باوچێک بردی مێلاوە و پێی گوتم گوێ بگرە دەبێ ئەوەت بۆ ڕوون کەمەوە کە بۆچی هەمیشە شکست دەێنیت. ئەوەش چارەسەرەکەیەتی گەردەتەوێت بیکەی دەتوانین ئەنجامی بدەین. هەموو کەسێک لە تیمەکەماندا وزەبەخش بەکاردەهێنێت تیمەکە خۆی پارەکەی دەدات. بەڵێ ئەو ڕاستیان بۆ ئاشکرا بوو کە مادە وزەبەخشەکان بە شێوەی ڕێکخراو بەکاردەهێنرێن. یۆرگیاکشی و تایلر هەملتۆن لێک جیا دەبنەوە. کاتێک لە ساڵی 2006 پۆلیسی ئیسپانیا لە هەڵمەتێکدا هەڵیان کوتایە سەر دکتۆرێک لە مەدرید و دەستیان بەسەر چەندین کیسەی خوێن و وزەبەخش و مۆڵەتی پزیشکی داگرد و هەروەها چەندین پاسکیل سواریش. دواتر یۆرگیاکشی ئیفادەی شایەتی دانەکەی دەداتە دەسەڵاتدارانی ئەڵمانیا. لە کۆتاییدا بۆچی بڕیارتدا ئەستۆپاک بیت؟ حەزم لە دووڕووی نەبوو لە ناو یاریەکەدا. بۆیە هەڵمەتێکی بەکارهێنانی وزەبەخشەکان لە ئیسپانیا هەبوو کە منیش لەگەڵیان تێوەگڵا بووم. هەروەها چەندین پاسکل سواری دیکەش بە هەمان شێوە تێوەگڵا بوون. من لەوانە ڕووی ڕاستەقینەی ئەو کەسانم بۆ دەرکەوت کە سیستەمی پاسکل سواری بەڕێوە دەبن. هەروەها ڕووی ئەو کەسانش کە بۆ یەکەم جار منیان بردە نێو تیمی فۆینتۆس و داوایان لێکردم ئیپۆ و وزەبەخشەکانی دیکە بەکار بێنم. هەمان ئەو کەسانە دواتر هەڵمەتێکیان دەست پێکرد بۆ پاسکل سواری خاوێن و پەنجەی تۆمەتیشان بۆ ئێمە ڕادەچێشە. هەلم لە بەردەمدا نییە جارێکی دیکە پاسکل سواری بکەمەوە. یۆرگیاکشی لەگەڵ چەندین تیمی جیاوازدا پێشبڕکێ کردووە بەڵام کاتێک لەگەڵ UCI کۆ دەبێتەوە بۆ ئەوەی هەموو ئەو شتانەیان پێ بڵێت کە دەیزانێ ڕێکخراوەکە کەم تەرخەمی دەکەن لە بەدواداچوونی هەموو ئەو وردەکاریانێ دەیخاتە بەردەمیان. تا ئەو ڕادەی من بزانم هیچ کام لە بڕێوەبەران و دکتۆرانی تیمەکەم لەلایەن UCI-ەوە لێکۆڵنەوەیان لەگەڵدا نەکرا. هیچ تۆمەتێکی نووسراو نەبوو هیچ شتێک وەک لاشەیەکی بێگیان وایە. لاشەیەکی مردوو ئەگەر لە ژێرزەمینێکدا بێت پاشمەوەیەک بۆگەن دەکات و بۆنەکەی هەر زیاتر و زیاتر دەبێت تا ڕۆژێک پۆلیس پێ دەزانێت. زانیاریەکانیش وە خۆیان دەمێنن. UCI هیچ ڕێوشوێنێکی وای نەگرتە بەر. کەواتە ئەوە کێشەی ئەوان دەبێت ئەگەر لە ژێرزەمینەکەەوە بۆم بەرز بێتەوە و تەشەنە بکات.
تایلەر چ گۆڕانێکی بەسەرداهاتووە بە درێژایی ئەو ڕووداوانە؟ گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە، بێگومان سەنگ و قورسایی زیادی کردووە. پێ دوایە چ شتێک بوو بەهۆی ئەم گۆڕانکاریانە؟ گوتنی ڕاستی. پێ دوایە ئەو شتانەی ئەنجامی داوان بە سوود بوون بۆ وەرزشەکە؟ بێگومان پێم وایە پێویستە کەمێ بگەڕێنەوە دواوە بەر لەوەی پێش ڕووداوەکان بکەون. ئێستا لە هەر کاتی زیاتر بابەتەکە چیدی دەربارەی پاسکیل سواری نییە، بەڵکو دەربارەی ڕاستیە. ئەو کاتەی کە دەبوو ڕاستیەکان بخەمە ڕوو خۆشحاڵ بووم. ناشم دەزانی کە دەبێتە باشترین کاری هەموو ژیانم. ئەوەی لانس هەرگیز نەبوو بە خاوەنی ڕاستیەکە کە زۆر بەهێزترە لە وەرزشێکی گەندەڵ. پرسیاری ئایا هەرگیز ڕۆژێ دێت لانس ئارمسترۆنگ دانی پێدا بنێت بە کراوەی دەمێنێتەوە. ڕەتکردنەوەکانی ساڵی 2005 سۆزناک بوون. باشە دەبێت چەند جار بیڵێمەوە. تەنیا دەمێ لەو دڵنیا بم ئیفادەکەت ڕوونە. باش ئەگەر ناکرێت لەوە ڕوونتر بێت کە من هەرگیز وزەبەخشم بەکار نەهێناوە کەواتە ڕووداوی لەو شێوەیە هەرگیز ناکرێ ڕووبدات. بەڕاستی بۆ ئێمە سەخت بوو بزانین ئاخۆلانس بەڕاستی بڕوای بەوە هەبوو کە دەیگوت و بڕوای بەخۆی هێنابوو کە ئەو کاری ئەنجام نەداوە یاخود تەنیا درۆزنێکی لێهاتوو بوو. پارێزەر جێفری تەلتسن و دڵنیایی دەرەکە دوجار ڕازی بوون ماوەی پارەکە بدەن بە لانس ئارمسترۆنگ. کێشەکەمان ئەوە بوو گرێبەستەکەمان خراپ بوو. لە گرێبەستەکەدا هاتبوو هەر کات لانس بە براوەی فەرمی تۆر دۆ فرانس ناوەزەت کرا دەبێ پارەکەی ڕادەست بکەین بە دڵنیاییشەوە هەروە بوو. لەبەرەوە لە کۆتاییدا کەیسەکەمان داخست و پارەکەماندا. چاوەڕێمان کرد تاکو و ئاژانسەکانی ڕوبەڕبوونەوەی مادەوەژبەرەکان لێ کۆڵینەوەکانیان تەواو کرد. هێشتا لانس ئارمسترۆنگ لە زێدی خۆی شاری ئۆستنی ویلایەتی تێکزاس گەلێ هاندەری بەوەفای هەیە. لە ناو پاسکیل فرۆشیەکەی مێلۆجۆنی کڕیاران هێشتا گەشتبینن بە شکستی بیرۆکەی تەلەکە بازبوونی پاڵەوانەکەیان. لانس پێسە تێستی تێپەڕاند وایە تا ئەسێک دانەشی پۆزتیڤ نەبووە وایە من تەنیا و کاندەرێکی گەوری پاسکیل سواری تەماشای زۆربەی پێشبڕکێکان دەکەم ڕەنگە هەندێکیان فێڵ بکەن و ئاشکرا ببن بەڵام ئەو شتانە چاوەڕوان کراون. ئەم حەوت تیشرتە زەردەی سەردیواری دوکانەکەی مێلۆجۆنی ڕۆژێک هەردەهێندێتە خوارەوە. لانس ئارمسترۆنگ دەڵێ بەردەوام دەبێت و لە کارەکەشی دوور ناکەوێتەوە لەگەڵ کۆمەڵی لیڤسترۆنگ بۆ ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە. دەنگ و باسەکانیش سەختە لەوە گەرمتر بن. من هێزی ئەو پیاوە دەزانم کاتێک دەچێتە ناو ژوورەکە و دەشزانم چەندە هیوا بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە دەجێڕێتەوە. مەبەستم ئەوەیە من نازانم کە سەلمێنراوە کە ئەو مادەی وزەبەخشی بەکارێناوە چۆن دەتوانێت یارمەتی ئەو کەسە توشبوانە بدە چونکە دەزانم کە دەتوانێت تەلەفۆن بۆ باراک ئۆباما بکە. مەبەستەکە ئەوەیە کە چۆن دەتوانی تەلەفۆن بۆ ئەو کەسایەتیە بکەیت کە دەزانن بە درێژایی ژیانت مادەی وزەبەخشت بەکارێناوە. ئەگەر دکیۆمنتێک هەبێت تێیدا سەلما بێت پشکنینەکەم پۆزتیفە ئەوە هەموو گرێبەستەکانم کۆتاییان دێت هیچیان نامێنێت نەک تەنیا گرێبەستی تیمەکەم بەڵکو گرێبەستی بێشومار هەموو گرێبەستەکان هەمویان هەروەها هەموو ئەو متمانە و ئەو باوەڕاش کە لە نێوان توشبوورانی شێرپەنجە چاندوومە هەمووی لەناو دەچێت پێویست بە بیرکردنەوە ناکات من ئەو شتانە نازانم شتەکە تەنیا لە دەستدانی پارە نییە بەڵکو هەموو شتێکە ئەو چارە نووسەش لەم ساڵانەدا باوکاری خەڵک پێگەیشتم شتەکە تەنیا ئەوە نییە گەر پۆزتیڤ بێت گرێبەستەکان لە دەست بدەم هیچ شتێک وەکو ئەوە نییە پشتگیری میلیۆنان هاندەر لە دەست بدەم